لا دەڤەری چۆمانەوە ئامانج وەرتی یەکێک لە برای ئەو دەگەنجەی قەسرێ کە چەند ڕۆژی پێش ئێستا بەهۆی هەوڵی خۆپیشاندان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەستگیر کراون وەردەگرین. کاگامان سڵاوت لێبێ وەم کاتت باش. کاگامان بە پێ زانیارێنەی کە ئێوە هەتانە جگەل لە براکەت ئەو کەسانی کە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەستگیر کراون چەند گەنج بوون و بە چ تۆمەتێک دەستگیر کراون و ئەوەندەی زانیاریتیان هەبێ ئێستا لەکوێن؟ ئەوەی کە تا ئێستا دەستگیر کراون کە تەمەنیان لە نێوان 16 بۆ 18 ساڵە، یەکجانێکیان نەبێت داخلی ئەوانی تر تەمەنیان لە نێوان 15 بۆ 16ەیە. سێ ڕۆژە دەستگیر کراون لەلایەن ئاسایشی ناحیە قەسری تر بە قەزای چۆمان لە دەڤەری باڵەکایەتی. دەستگیرکردنی ئەم گەنجانە پەیوەندی بەوە هەبووە کە ئەم کۆمەڵە گەنجە ویستیانە کە خۆپیشاندان بکەن. مەبەستی خۆپیشاندانەکەشیان بەوە بووە کە گەنجی ناڕەزایین مەملەکەتی خۆیان بگێنن بە گوێی دەسەڵاتی هەرێمی کوردستان و ویستوشانە بەیانێکی هاوبەشی و هاوخەمی بگێنن بە هاوتەمەنەکانیان لە سەردەم شار و شارەکانی سنووری پارێزگای سلێمانی. ئەوان ویستیانە بە ئەوان بڵێن ئێمە ژەکو ئێوە ئیرادەمان هەیە، دەتوانین خۆپیشاندان بکەین، دەتوانین قسە بکەین. ئەو مافەی کە لەوێ لە ئێوە زەویکراوە لێرەش لە ئێمە زەویکراوە، ئەو دەسەڵاتە ستەمکار و نەعەدالەتی کە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە دوو ئەوەندە لە سنووری پارێزگای هەولێر هەیە. ئەم کۆمەڵە گەنجە ویستیانە تعبیر لە ڕێی میتەخۆرانی خەڵکی باڵەکاتی و بە دیاریکراویش ناحیە قەسرێ بکەن. ویستیانە تعبیر لە ڕێی باوکو براکانیان بکەن کە موچیان پێ نادرێت. ویستیانە لە ڕێگەی خۆپیشاندانێکەوە ئەو پێیانە بگێنن. بەڵام بەداخەوە لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکان کە ماوەیەکی زۆر کەمی خایاندووە، هێزێکی پۆلیس لە ناحیە قەسرێ دەستبەسەری کردوون، دواتر ڕادەستی ئاسایش کراون. اینجا دەگوازرێنەوە بۆ بەڕێوەبەراتی ئاسایشی چۆمان لەوێشەوە دەمێدرێن بۆ بەڕێوەبەراتی ئاسایشی گشتی سۆران. دەمێنێتەوە بڵم کە تاوەکو ئێستا زۆرێک لە دەستی بە کەسوکاری ئەم گەنجانەوە دەکرێت. تاوەکو ئێستا ڕوون نییە ئەم گەنجە لەکوێ دەست بەسەر کراون. ئێمە سۆلاغمان کردو بەدەداچوومان کردو چوین بۆ ئاسایشی گشتی سۆرانیش پێمان وتراوە کە لێرە نین. لەبەرەوە ئێمە فشار و تاڵەپۆسەی ئێمە لەسەر بەرپرسانی ئەمنی ناحیە قەسرێ بە پلەی یەک بەڕێوەبەری ئاسایش پێمان ڕاگەیاندووە کە پاراستنی سەلامەتی گیانی ئەو هەرزەکارانە تەنانەت تێکچوونی بارودۆخی دەرونیشە لەناو زیندان دەکەوێتە ئاستەی ئەو دەکرا ئەم کۆمەڵە هەرزەکارە هەر لە ناحیە قەسرێ لە بنکەی ئاسایشی قەسرێ گفتوگویەکی هێمنە لەگەڵ بکرێت. ئەگەر ئامۆژگاری کردنیش وایە ئەم کۆمەڵە گەنجە دەیانتوانی هەر بە قسەی ئەوان کۆتایی بە خۆپیشاندان بێنن، دەیانتوانی بەچەند قسەیەکی خۆش ڕەوانی ماڵەوە بکرێنەوە، چونکە ئەمانە دوازار کۆمەڵە گەنجێکی کە تەمەنیان نەبێژێتە تەمەنێکی ئاسایی بۆی کە زیندانی بکرێن. دەکرا بەچەند قسەیەکی بە ئاخاوتنیشی کۆمەڵایەتی گفتوگویان لەگەڵدا بکرێت. ئێمە لێمان لە بەڕێوەبەری ئاسایشی ناحیە قەسرێ کە مامەڵەیەکی ناتەندروستی لەگەڵ ئەم کەیسەدا کردووە، چونکە دوازار ئێمە لە ناوچەیەکی داخراوی بچووکدا هەمومان یەکتر دەناسین. پەیوەندی کۆمەڵایەتیمان لە ئاسایشی باشدایە، دەتوانرا ئەم پەیوەندی کۆمەڵایەتی ئیستیغلال بکرێت بۆ چارەسەری ئەم دۆخە. بەڵام بەداخەوە بەدەست دەرچووە. بۆیە ئێمە ئێستا ڕوویدەمان لە هێزە ئەمنیەکانی ناوچەکەی بەگشتی و دوازاریش ڕوویدەمان لە حکومەتی هەرێمی کوردستانە کە دوو پەیامانەیە وەکو کەسوکاری ئەم دەگەنجەی کە دەستگیر کراون. پەیامێکمان ئەوەیە کە بە زووترین کادڕۆڵەکانی ما ئازاد بکەن. یاگەری ئازاد نەکردنیان ئێمە دەستەوەسان نابین، فشاری خۆمان دەبێت بتوانین کاریگەری باش بنێنین. ڕۆڵەکانی ئێمە بێکەسوکاری، ئێمە لە مەیدانێک دەژین، لە مەملەکەتێک دەژین، لە ناوچەیەک دەژین کە وەک باسم کرد لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە خێزانەکانمان زۆر پەرتەوازەنین بە سەریەکەوەی خەڵکی باڵەکایەتی هەمیشە یەکگیر و یەکگرتوو بووە. دەسەڵاتی ئەم ناوچەیە ئەوەی بۆ دەرکەوتووە کە باڵەکایەتی هەرگیز کۆڵ نادات یاخود من نادات و سەرکردی ناتات بۆ بڕیاری ناشەرعی و نایاسایی هەر دەساتێک کە بیسەپێنێت بەسەر خەڵکی باڵەکایەتی. دەمێنێتەوە بڵێن کە دیگەلەوەی کە ئێمە وەکو کەسوکاری ئەم گەنجانە
باقی تری خەڵکی باڵەکەتی تاڵاگوانان مخبر باڵەکەتی مامۆستایان ڕۆشنبیرانی باڵەکەتی لەگەڵمان لە سەرخەتن و ئێمە ئەوانمان ڕاگرتووە جینا ئەوان هەر ئەمڕۆ بەنیازی کاردانەوەی مەدەنی بوون بەڵام ئێمە ئەوانمان ڕاگرتووە لە بەرەوەی وعدی بەڵێنێکمان ڕاگرتووە کە بەیانی ئەم کۆمەڵە گەنجەی ئێمە ئازاد بکرێن دەمێت ئەوە بڵێن وەکو کە سوکاری ئەم گەنجانە ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانێت بڕیاری هیچ جێگەیەکی ئەمنی بە ئاساییشەوە بە پۆلیسەوە بە بڕیاری دادوێرانیشەوە بووی کە بە شێوەی کەفالەتکردن ئەم گەنجانە ئازاد بکرێن چونکە دیازات ئەم گەنجانەی ئێمە وەک باسی کرد تەمەنیان نەگەیشتە تەمەنێکی ئاسایی بووی کە ببرێنە زیندانی مەحکەمە بکرێن ئەمانە تیرۆریزمین ئەمانە تاوانباربین بە گرێبەستێکی ناشەفافی پر لە گەندەڵی 50 ساڵی نوێتی لەگەڵ دەوڵەتێکی وەکو تورکیا ئەم گەنجانەی ئێمە بەرپرسین لەو نەهامەتی ئەو نەعەدالەتی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە 30 ساڵی ڕابردووە بەسەر میلەتیان هێناوە ئەم گەنجانەی ئێمە بەرپرسین لەو هەموو ناشەفافی لە داهاتەیە ئەگەر هەرێکێک لەم تاوانە مەساغە بێتەوە بەسەریاندا ئێمە خۆمان ئامادەین ڕۆڵەکانمان میلکەتکەین لە بەردەمی یاسا بەڵام کاتێک ئەم تاوانە گەورانیان لەسەر ساغ نابێتەوە تەمەنێکی ئاسایی یاسایی نییە ناتوانین ئێمە بچین کەفالەتیان بەڵێ ئامانجوەتی زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە قەزای چۆمان کەوانە تاوانێکیان کردووە بەڵام مادەم تاوانێکیان نەکردبێت لە ڕاستیدا ئێمە ناتوانین ژێرباریەوە بڕیارە و بە هیچ شێوەیەک ئامادە نین کەفالەت بۆ ئەو گەنجانە بکەین ئاسایشی ناوچەکە چۆنەوانی دەژین کردووە لە بە شێوەیەک ئازادیان بکات. زۆر سپاس بۆ بەڕێز ئامانجوەرتی کە ڕاستەوخۆ لە قەزای چۆمانەوە لەگەڵمان